لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا بارینی بەفر و باران ڕووداوی جۆرا و جۆری لە ناوچەکانی هەرێمی کوردستان دروست کردووە. بەڵام ئەوەی جێگەی خۆشبەختیە هیچ کەسێک بەهۆی ڕووداوەکانەوە گیانیان لەدەست نەداوە و لە ناو هەموو ڕووداوەکانیشدا قەزای چەمچەماڵ سەلامەت بووە. لە ناوچە سنووریەکانی ئیدارەی سۆران جگە لە دروستبوونی ئاستەنگیات و چۆل لە زۆربەی ڕێگاکان 26 هاوڵاتیش لە کوێستانەکانی سنووری قەزای سیدەکان و چۆمان گیریان خواردووە و تیمەکانی بەرگری شارستانی لە هەوڵدان بۆ ڕزگارکردنیان. لە ئاولێر هێشتا بەیانی بوو شارەوانی هەرچی ڕێگا هەبوو کە دەچووە لای پردەکەی سەیداوە هەمووی بە کۆنکرێت گرت بۆ ئەوەی ڕووداوی ساڵانی ڕابردووی لێ دووبارە نەبێتەوە. گەڕەکی فەرمانبەرانیش دۆخی باش نەبوو لە بەرەبەیانیەوە ڕوبەڕووی لافاو بووە بەهۆیەوە چەند ماڵێک و دوکانی هاوڵاتیەکی زەرمەند بوون. بەڵام هەر لەو گەڕەکە دەست و دەسیسەی بایەعشاریەکان ئاشکرا بوو. خانووی هاوڵاتیەک بێ ئەوەی بەر لافاو بکەوێت و ئاو بچێتە ناوەوەی تەواوی ژوورەکانی داتەپی بوون. محەممەد لوقمان کە خاوەنی خانۆکەی بە 1964 و دوو مانگە ئەو خانومان لە بایەعشاریە کڕیوە کە لێمان کڕی دڵنیای کردینەوە کە بە کوالێتی بەرز و مەوادی باش دروستی کردووە، بەڵام بەداخەوە دەرنەچوو.